من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری بەڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست. بەرنامەی بەخشین بە بەخشندەی و هاوکاریەکانی ئێوە بەردەوامە لە جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بەرنامەی بەخشین بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵەوە لە چەندین پرۆژەدا ئەوێت خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان بکات لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. بە تایبەت لەم قەیرانەدارەیەدا کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پێویست دەکات ئێوەی خێرخواز و ئێمەی بەرنامەی بەخشین زۆرترین هاوکاری کۆمەچەکانمان بگەین نەدەستی هەژاران و نەداران بۆ ئەوەی بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان کەم بکەینەوە. ئومێد دەکەین ئەمڕۆ بەرنامەی بەخشین بتوانێت 100 خانەوادەی هەژاری قەزای سەی سادق بەسەر بکاتەوە بە دابەشکردنی خۆراک بەسەریاندا بۆ ئەوەی چەند ژەمە خۆراکێکیان دەستکەوێت و بەشێک لەو مەینەت و ناڕەحەتی سەرشانیان کەم بکاتەوە. ئەوەش بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و خێرخوازە کە بەرنامەی بەخشین شار بە شار و دێ بەدێ ئەگەڕێت بۆ خزمەتکردنی هەژاران و نەداران. چەند ساتێک لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی کاتێک ئیش و کارەکانی بەرنامەی بەخشین دەبینین هەر ڕۆژەی لە شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان کە بەڕاستی هاوکاری و دەستگرۆیی نەداران و هەژاران دەکات و هەر جارەی لە شوێنێک و لە گۆشەیەک و بە جۆرێک بەڕاستی جارێک خانوو دەکاتەوە، جارێک هاوکاری مناڵانی بێباوک دەکات، جارێک فەقیران و هەژاران بەسەر دەکاتەوە و بەڕاستی پرۆژەکانی بەرنامەی بەخشین ئەگەر باسی بکەی بەڕاستی هەمویان جێگەی دڵخۆشی و جێگەی سەربەرزین کە لەم سەردەمە و لەم قەیرانانەدا بەڕاستی بەرنامەی بەخشین بەڕاستی مەردانە و هاوکاریەکی باش هاوکاری هەژاران دەکا بەڕاستی بە هەموو چین و تۆژەکان و بەبێ جیاوازی خی پەروەردگار سەربەرزیان کا بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە بەرنامەی بەخشین بەو شێوازە بەبێ جیاوازی خزمەت و ئیشی خۆی دەکات. بۆی ئێمە دەستخۆشییان لێ دەکەین و داوایان لێ دەکەین بەڕاستی زیاتر خزمەتەکانیان ئیش و کارەکانیان بەرەو پێ بدەن و داوا دەکەین لە خێرخوازان بەڕاستی لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە کە بەڕاستی بەرنمەیە کە هەر کەسێک دەیبینێت دڵی خۆش دەبێ بەوەی کە ئەم بەرنامە بە شێوازی جۆرا و جۆر هاوکاری خەڵکە هەژار و نەدارەکان دەکات. بۆیە خێرخوازان دەتوانن لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە هاوکاریەکانی خۆیان دەستگرۆیەکانی خۆیان بگەین بە هەژاران و نەداران کە بەڕاستی بە شێوازێکی جوان و ڕێکوپێک دەگا بەدەستیان. خی گەورە سەربەرزیان کە ئینشاڵڵا. سەرەتا دەستخۆشی لە بەرنامەی بەخشیرەکەین کە بەڕاستی بەرنمەیەکی هەر زۆر جوان و گەورە و پیرۆزە لە ناو خەڵکە کە ئێمە ئەبینین ساڵانەیە هەموو کاتێکی ترکات هەیبەتیش نین بە مانگێکی پیرۆزی وەک ڕەمەزانەوە کە ئەم کارانە جێبەجێ ئەەکەن کە خەڵک بەشێکی باش لە پێداویستەکانی خەڵک دابین ئەکا کە بەڕاستی خەڵک زۆر زۆر ئێمە لە ناو خەڵکین ئەزانین کە پێویستە احتیاجە بەم کارانە ئەم هۆکارە بۆ ئەوەی کە هیچ نەبێ ئەگەر کەمیش بێ ژەمێکیش بێ بۆ نمونە مدەتێکی کەمیش بێ خۆشی بخاتە سەر دڵی ئەو ماڵە هەژارانە. زۆر زۆر کارێکی گەورە و پیرۆزەکەن دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کە ئەو پردە ئەمینێ و ئەو سەداقەت و مزداقەتێکی لە ناو خەڵکە دروست کردووە. دەستان خۆش بێ خی گەورە پاداشی دنیا و قیامەت ئامادە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 723 25 55. سەرەتا بە خێراتنی بەڕێستانەکەم بۆ ئەم یارمەتیە بۆ فەقیر و هەژار لەم کاتاکە خەڵک دەستی کورت و مانگی ڕەمەزانە و خەڵک پێویستی پێێتی و بۆ نەبێنەوەیان بۆ فەقیر و هەژاران بۆ لێ قەوماوان زۆر زۆر سوپاسانەکەم. دەستان خۆش بێ، خوای گەورە
یارمەتی مسلمانان با بۆ یارمەتی فەقیر و هەژاران و خوا ئیسلام پایە بەرز و سەربڵند بکە. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و لە ئێوەی بەڕێز و لە هەموو خێرخوازانەکەم. ئێمە بە بۆنەی قەیرانی دارایی و نەبوونێکی زۆرمان بەسەرا هاتووە و ئەوە مەعاشش کە وەکو کە مندامی گۆرم گرتووە ئەوەش نەماوە بۆ بە 9 مانگ جارێک وەریەگرین 9 مانگەکەیش 90,000. ئێمە زۆر دەستخۆشی لە یەک بە یەکی خێرخوازان و مسلمانان و ئەو کەسانەی کە دەستیان لەم کارا هەیە دەستخۆشیان لێ یەکەین. ئێمە ئەم خەڵاتێکە وەریەگرین بۆ ئێمە زۆرە. ئێمە داوا لە خوای گەورە ئەکەین بیکە بە خاتر ئەم مانگی ڕەمەزانە زیاتر برە و بۆ چاکەیان بدا، ڕزق و ڕۆزیان زیاوکە، نمونەیان زیاوکە، خوا خێر و بەرەکەتیان بەسەرا بڕێژێ. سوپاسی ئێوە و هەموو خێرخوازانەکەین، دەستی هەموو لاکتان خۆش بێ، زۆر سوپاسانەکە. خۆلیان بەزیاکە و خوا ڕزقیان باکە یارمەتی ئەم خەڵکەدەن. خوای ڕزقیان بۆ خوای بۆیان قابە خێر و بەرەکەت بۆیان. وەڵڵی تر ئەشتاکی هەمی خەریکە هاوکاری و حەزەکە شتی بێ و حەزەکە نەبوونی نەبێ نایەنە ئێرە. بەخوا وەعزم ئەو نەداما و هەم لە خانووی پەخۆ دەوهەیوانی کە ئەڵێم هەموو ساڵی ئەڵێم ئەڕۆخێ شکر جارێ ماوەتەوە زۆر ناڕەحەتین. داوام لەوەیە هاوکاریم کەن و خێریان بنووسێ هەچێ بەتوانای خۆیان. بسم الله الرحمن الرحیم. سرەتا بەخێراتنی بەرنامەی بەخشین دەستگای بەخشینەکەم کەوا ئیمڕۆکە لە شاری سی سادق کە توانیان سەدم عایلە دڵخۆشکەن بەو ئەندازە خواردنەی کەوا هێنایانە بەسەر فەقیر و هەژارانە. جێ خۆیەتی هەموو لایەکەوە بەرنامەی بەخشین یا دەستگای بەخشین و بەرنامەی بەخشین بەرز بنرخێنین کەس لە سەرتاسەری کوردستانە لە هەر چوار پارێزگاکەیە کە توانیویانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێ لە خانوو بۆ نەوایان و نازداران و پاشان بۆ کەم دەرامەت و کەم ئەندامان و خواردن و خواردن بە فەقیر و هەژاران ئەوە جێی دەستخۆشیە و دەبێ مسلمانان پێی بزانین. هەموو لایەکمان دوعای خێر و سەرفرازیان بۆکەین و دوعای خێریش بۆ و بەڕێز و دەوڵەمەندانەیەکەین کەوا هاوکارن لە خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار و نەدارانە، بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە، بەتایبەتی تر لەم قەیرانی دارایی و بێموچەیی کە ئێستا بەعام خەڵک تێکەوتووە بۆی جێ خۆیەتی ئەوە ڕێز و حرمەتێک بێ هەم بۆ خۆیان و خۆی گەورە پاداشتی برایانی بەرنامەی بەخشین باتەوە کە دەتوانن لە مانگی ڕەمەزان و ماڵنەکانی تر و کاتەکانی ترا بێوچان و بێ ئەوەی کە ماندوو ببن لە خزمەتی هاوڵاتیان و خەڵکی فەقیر و هەژار و نەدارا بن، خەڵکی نەکەم دەرامەت و بێنەوایان و نازداران و پاشان کەم ئەندامان. ئەمانە هەمووی بۆ خۆی ئەجر و پاداشتێکە بۆ قیامەت. و ئێمەش لە سی سادق دەستخۆشی و سوپاسیانەکەین کە ئیمڕۆکە لە سی سادقن بەشدارن لە مەڵبەندی 12 کەوا خواردن و ئەو ئەندازە عەشیایی کەوا پێویستیاتی مانگی ڕەمەزانە بەسەر 100 عایلەی فەقیر و هەژاری ناوچە و منتیقەی سی سادقا دابەش بکرێ. خۆی گەورە پاداشتیان باتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بەناوی خۆی گەورە میهرەبان لە درێژەی کار و چالاکەکانی بەرنامەی بەخشین کە لە چەندین پرۆژە خۆی بینێتەوە، ئەم ساڵیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پرۆژەی هاوکاریکردنی هەژارانی بە خۆراک کە خۆی لە چەندین جۆر خواردنە بینێتەوە بەسەر 100 ماڵی هەژار و بێدەرامەت و بێباوکی ئەم سنوورەی سی سادق سنووری نووسینگەی سی سادق دابەش کرد.
ئێمەش لیژنەکانمان لەسەر جەم کۆڵان و شارەکانی سی ساغ گەڕاوین بە تێبینی ئەوەی کە زۆر هەژار بووە زۆر شایستەی ئەوە بۆ کە ئەم هاوکاریە بکرێ ناونووسمان کردو و ئەمڕۆ لێرە لە نووسنگەی سی سادەقی بەناوی بەخشینی ئەو هاوکاریان بەسەر دابەشەکەین. ئێمە لێرە سوپاسی خێرخوازانەکەین بەڕاستی کە هەموو ساڵێ دەستگرۆی بەناوی بەخشینیان کردووە، متمانیان بە ئێمە کردووە، ئێمەش بەڵێنان پێدەین لە جێگەی ئەو متمانەی ئەوان نابین کە بە ئەمانەتەوە ئەو هاوکاریان کە ئیسە بە چای خۆیان ئەیبینن دابەشەکەین بەسەر ئەو هەژارانە کە ئەوانش لە لای خۆیان و زۆر سوپاسیان کردن، دوعای خێران بۆ کردن، ئێمەش لەگەڵ ئەوانە سوپاسیانەکەین و دوعای خێران بۆکەین، داوایان لێکەین کە هەمیشە دەستگرۆییان بۆ بەناوی بەخشین هەبێ و ئێمەش لە ڕێگەی ئەوانە هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و بێتوانای سنوورەکانی خۆمان بکەین. سوپاسیانەکەین. بەڕاستی زۆر دڵخۆشنەوە تا خۆتانە بینن لە کامێرەکۆ چەنە دڵخۆشن، ینی زۆر جێگەی سوپاس و ڕێزە بەڕاستی زۆر دڵیان خۆشە، زۆر جێگەی ڕێز و حرمەتە. ئەوە تا خۆیان ئەیبینن باسیەکەن خۆیان کە چەنە ئەم خواردنە ئەم خۆراکانە چەنە جێگەی سوودە بۆوان، چەنە ینی جێگەیان بۆ پڕکاتۆ کە هیانە بڕوا بکە و توێتی چەندی مایەکە برنج نەبووە لە ماڵەکەما ئێستا و خواردنەوە جێگەی ڕێز و حرمەتە بەڕاستی. سوپاسیانەکەین، سوپاسی خێرخوازانەکەین. خێرخوازان و بینەرانی بەڕێز، هەر کات ویستان هەژارێک منداڵێکی بێباو خاوەن پێداویستە تایبەتێک دڵخۆش بکەن، هەرەو هاوکاری و کۆمەچانی ئەوەی ئازیز و خۆشەویستە. ئێمە بەم شێوازە کۆیەکەینەوە و دابەشی ئەەکەین بەسەر هەژاران و نەداران لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. هەر کات ئێوە بەخشیتان دڵنیابن ماڵێکی هەژار ماڵێکی بێباو خانەوادەیەکی هەژار دڵخۆشەکەن، بە تایبەت لەم قەیرانەدا کە هەمومان ئەزانین ئەو قەیرانە بەرۆکی هەر تاکێکی هەرێمی کوردستانی گرتوتەوە و بەڵام هەندێکمان لە هەندێکمان باشتر و ئەتوانی شتێک لەوەی هەمانە بیبەخشین یان ژەمە خۆراکێک بدەین بە هەژارێک و نەدارێک. تا ئێوە ببەخشن ئێمەش بەردەوامە بین، بۆیە پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.